هێرشی چاوەڕوانکراوی تورکیا بۆ سەر ڕۆژاوا جیهان بەرگری ناکات کورد چی پێ دەکرێت؟ سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. کۆشکی سپی درەنگانی دوێنێ شەو یەکشەممە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند هێزەکانی خۆی لەو شوێنانەی ڕۆژئاوا واتە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەکشێنێتەوە کە چاوەڕوان دەکرێت تورکیا ئۆپەراسیۆنی تێدا بکات و بەشداری ئەو ئۆپەراسیۆنە نابێت. ئەمەش وەک چاودێران دەڵێن ینی پوچەڵکردنەوەی هاوپەیمانی کورد و ئەمریکا لە سووریا دوای ساڵانێک هاوپەیمانی درێژخایەن و شەڕی بەردەوامی کورددژی داعش و تێکشکاندنی ئەو هێزە دژە مرۆڤایەتیە. هێزەکان سوێ دموکراتیک لە کاردانەوەدا ڕایان گەیاندووە کە بە تەواوی هێز و بە هەر تێکچوێک بێت بەرگری لە خاک و خەڵکی خۆیان دەکەن و ڕای دەگەێنن کە ئەم هێرشە دەتوانێت بێتە هۆی لاوازبوونی شەڕ دژی ترۆر و هەروەها سەقامگیری ناوچەکە بخاتە مەترسیەوە. بۆچی جیهان بەرامبەر بەم هەوڵی تورکیا بۆ داگیرکردنی 14,400 کیلومتری چوارگۆش لە خاکی ڕۆژئاوا واتە خاکی وڵاتی سووریا بێدەنگە؟ ئەمەش لە کاتێکدا ئەم هێرشە چون وەک ئەردۆغان خۆی دەڵێت یەک لە ئامانجەکانی جێگیرکردنی 2 ملیۆن هاوڵاتی سووریای ئاوارە لەو ناوچەیە بە مانای ئاوارەکردنی هاوڵاتیان و دانیشتوانی هەنووکەی ئەو ناوچانە و جۆرێک پاکتاوی جوگرافیاییە. کورد لە سووریا بۆ بەرگریکردن لە خۆی چی پێ دەکرێت؟ ئازیزان بۆ باسەرمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوان لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن. بەڕێزان ئەحمەدی ئەسکەندەری لێکۆڵەری سیاسی و ئیبراهیمی شێخ شەرەفی چاودێری کاروباری سیاسی تورکیا و ناوچەکە هەردوو لە سوێدەوە. بەخێرهاتنی هەردوویان بەڕێزی بەرنامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ کاک ئەحمەد دەست پێ دەکەین. کاک ئەحمەد وەک نوێترین هەواڵەکان دەزانین یەکێتی ئوروپا سەرکۆنەی ئەو بڕیاری کردووە بەڵام هەر وەک چاودێران دەڵێن قسەیە بەکردەوە نییە. ئەمریکا کە دەڵێت بەشداری تێناکات و هیچ هەڵوێستێکی نییە و واتە ڕێگەی کردوێتەوە بۆ ئەمە. ترامپیش هەندێک توییتی کردووە سەبارەتەوە دەڵێ ئێمە پارەی زۆرمان خەرج کردووە و ئێمە ناوێت بەرپرسی شەڕی بین کە لە ناوچە لە بینی کورد و تورک و نازانم رووسیا و سووریا و ئێران هەیە. وەک بەڕێزت لە دوێنەشەوە چاودێر ڕۆژەکە دەکەی ئەوەڵەن فەرمونون کە نوێترین زانیاری چییە و پێ وایە کە لە کۆتایی ئەمڕۆ بەیانیدا هەڵوێستەکان زیاتر دژی تورکیا دەوەستێ یا هەر بە شێوازێک ئەو چرا سەوزە کە دوێشەوە دراوە درێژی دەبێت؟ بەڵێ ئەوەی کە دەبینرێ جارێ لەبەرەوە خەبەرەکە زۆر تازەیە هێشتا بەشێک لە لای خۆتانەوە لە ئەمریکا و هێشتا کاردانەوەکان زۆر ڕەبیراوە لێرێشەوە سەرچاوە ڕسمیەکانی ئەو وڵاتانەی کە چاوەڕوانە کرا شتێک بڵێن هێشتا بە ڕسمی تاوجێگایی کە من بە دوواداچوونم بۆ کردووەنیان و تۆ بۆ نمونە لە کۆشتی سەرۆکایەتی کۆمار لە فەڕەنسا هیچ نەگوتراوە، لە بەریتانیان شتێ نەگوتراوە، ئیتالیا و ئەڵمانی هێشتا شتێکیان بە ڕسمی نەوتووە. هەرو کاردانەوەی یەکێتی ئوروپا بوو کە جەنابەت وتوتە. دوایین زانیاریەکان ئەوەیە کە نەوعێک پەشۆکانێکەیە لە هەموو دنیا بەرامبەر بەم هەواڵە و بەلایەنەوە سەیرە ئەوەی کە زۆر زۆر سەرنجی منی ڕاکێشە هەڵوێستی گراهام گرین وابزانم گرین نهینەکەیەتی سەناتۆری ئەمریکاییە کە دۆستی نزیکی ترامپە سەناتۆری کۆماری خوازە کە ئەویش لەو کەسانە بوو کە وەکو داسەڵەکان لینزی گراهام ئەو وتی کە ئێمە من داسڵەکەوم لە بیستنی خەبەرەکە لەبەرەوە کە ڕاوێژکاری نەکراوە لەسەرمە لەگەڵ ئێمە و لەگەڵ نوێنەرانی کۆنگرە و ئەوانە بۆیە بەگشتی نەوعێک لە جارێ هێشتا گەرمبوونی خەبەرەکە و پەشۆکانێک بەشتەکەەوە دیارە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە لە 2014 و هەر لە شەڕی کۆبانیەوە کە ئەردۆغان وەستا بوو هەردەی کورد هیچ نییە کۆبانیش دەڕوخێ و کۆبانی ئەوەندەی نەماوە
هەر ئەو وەختە لەبەرەوە داعش زۆر بەدەسەڵات بوو و لە بنەوە تورکیا پشتیوانی لێدەکردن هەر لەو وەختەوە تورکیا ئومێدەوار بوو بتوانێت بە سەرکەوتنی داعش لەوێ بتوانێت بێتە ژوورەوە بۆ ناو خاکی سووریا و بەشێک لە خاکی سووریا داگیر بکە بۆ دژایەتیکردنی مەسەلەی کورد. ئێستا 5 ساڵ دوای ئەو ڕووداوە دیسانەوە هەوڵێکی دری داوە. ئەم جارە ئەگەر بڵێم بەداخەوە بەختی خۆی کەسێکی وەکو ترامپ لە سەرکارە کە بەو شێوەیە هەڵسو کەوتەکە، بەڵام وەزعەکە زۆر زۆر ئاڵۆزە لەبەر خاتیەوەی کە هێشتا معلوم نییە ئایا ئاسمانی ئەم ناوچەیە رووسیا دەیکاتەوە بۆ تورکیا یان نا. چونکو ئەگەر ئاسمانی تورکیا بکاتەوە لەوانەیە ئێستا قسەیەوە هەیە کە خەریکن پرد لێدەن لەسەر فرات و خەریکن هێزەکانی رووسیا و سووریا ئەچنە ناو منبج. ئەگەر ئەوە ڕاست بێ و ئەو وێنانە من وێنەم بینی لەسەر هێندێک لە سایتەکان کە هێزەکانی رووسیا لەگەڵ سووریا خەریکی پرد لێدانن، ئەگەر ئەوان خەریکی پرد لێدان بن و نزیک بنەوە بچنە ئەو بەر معنایەوەیە کە ئاسمانەکە بۆوان نەکراوەتەوە. مادام ئاسمانی ڕۆژاوان نەکرابێتەوە بۆ فڕۆکەکانی تورکیا، ئەمە معنای ئەوەیە کە بەرەنگار بوونەوەی لەسەر ئەرز چ لەلایەن هێزەکانی دموکراتیکی تورکیا و چ لەلایەن سووریش ببوورە سووریا و چ لەلایەن هێزەکانی یاپەگە و ئەوانەوە، ئەمە ئەتوانێت ئیتر ئەمجارە ببێ بە شەڕێک لە بینی ئەو دوانەدا. لە ڕاستیدا من پێم وایە ئەمە ئامانجەکەی ئەردوغانە پێکێ. ئەردوغان لەبەرەوە وەزعی لە زۆر بارەوە باش نییە لە ناوخۆدا، دەیەوێت شەڕی، دەیەوێت سەربازی تورک لەسەر خاکی سووریە بەهێزی کورد بە کوشت بدە بۆ ئەوە دوای ئەوە بڵێ فەرمونون من هەردەم کورد سووریا ئاوای و ئاوایە فەرمونەوە ئاوای لێهات. ئەمە لە حاڵێکدایە کە لە 5 ساڵی ڕابردوودا یەک تەقەی گولەیەکی تۆپێک ئارپیجیەک هیچ شتێک لە ڕۆژئاوەوە بەرەو تورکیا نەتەقیوە و هیچ ڕووداوێک ڕووی نەداوە. زۆر چاکە کاک ئەحمەد، با ئەوەی کە دەفەرمووی ئەمە جۆرێک هەوڵێکە کە ئەردۆغان دەیدا بۆ ئەوە کە کێشەکانی نێوخۆی تورکیا لەسەر خۆی کەمەکات ببین. لای کاک ئیبراهیم بەڕێز دەزانم ئاگاداری میدیاکانی تورکیا هەیت و بە وردی دەیخوێنیتەوە. داوای لێبوردنەکەم کاردانەوەکان لەناو خودی تورکیادا چۆن بووە؟ واتە لایەنەکانی تر، حیزبەکانی تر، ڕۆشنبیران، میدیاکانی تورکیا چۆن دەڕوانە ئەگەری دەستپێکی زوو بە زووی ئەو هێرشە بۆ داگیرکردنی ئەو خاکە؟ لە ڕاستیدا وەک کاردانەوەی لایەنەکانی ناوخۆی تورکیا بۆ مەسەلەیە یەکەم لێدوانی وتەبێژی جێهێپێ بۆ باڵێن پارتی گەلی کۆماری، ئەوان لەو خاڵەدا چێشیان لەگەڵ ئەردۆغان هەیە کە پێیان وایە چوونە ناوەوەی تورکیا بۆ باکووری سووریا ببوورە، چوونە ناو باتڵاقێک. ئەوان هەر لە تقریبا لە چەند ساڵی ڕابردۆ لە ڕێگەی سەرۆکەکەشیانەوە پێداگیری لەسەرەوە دەکەن کە تورکیا پێویستە ڕاستەوخۆ لە ڕێگەی پەیوەندیگرتن بە بەشار ئەسەدەوە کە بۆ خۆتان دەزان هەر لە سەرەتای شەڕی سووریاوە هەدەفی تورکیا لابردنی بەشار ئەسەد بۆ، بەڵام هێزێکی وەکو هێزی جەهەپە کە هێزی مخالفی یەکەمە لە تورکیا لەسەرەوە باوەڕێ کە دەکرێت و کێشەیە بە ڕاستەوخۆ لەگەڵ بەشار ئەسەد یا حکوومەتی ناوەندی چارەسەر بکەن. بۆیە لێرەدا ئەگەر لە ڕووی لێکدانەوە بۆ خودی بارودۆخی ناوخۆی تورکیا بە باوەڕی من ئەو دەنگانی کە لە دژی ئەو چوونە ناوەن زۆر لاوازن، بە شێوەیەکی زۆر لاواز لەوانەیە ئەو پەڕەکەی تەنیا دەنجی کوردەکان یان لایەنگرانی دموکراسی و بەرقەراری ئاشتی دژی ئەو جۆرە هێرشە بن. ئەجینا بە شێوەیەکی گشتی ئەردۆغان لە هەمیشەوە بۆ لە هێرشەکانی دەرەوەی سنووردا توانیوێتی هەم دەستکەوتی سیاسی بەدەستبێنێ، هەمیش پشتیوانی تقریباً زۆرینە بەدەستبێنێ بۆ ئەو جۆرەشتانە. پاشان نابێ ئێمە لە بیرمان بچێ کە دەیقەن منیش هاوڕام لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد ئەوەی کە بەڵێ ئێستا لە باکووری سووریاوە ئێمە بە درێژای ئەو ساڵانە نەماندیوە هیچ بچووکترین هێرشی ئەمنی بکرێتە سەر تورکیا، بەڵام واقعیەتەکە ئەوەیە ئەوان خودی دروستبوونی ناوچەیەکی ژێردەسەڵاتی کوردی کە با بڵێن قورسایی پەیەدە تێیدا کە وەک هێزێکی نزیک لە پەکەکە ئاماژەی بۆ دەکرێت تێیدا بەردەوام هێڵێکی مەترسی بۆ خۆیانی دەژمێرن. لەبەرەوەی ئەگەر تا دوێنێوان توانە بوویان مەسەلەن بۆن منە بە 100 کیلۆمتر لە
قەندیل و لەو ناوچانە دوور بن کە مێزەکانی پارتیکرێکارانی کوردستان لێ ئێستا ئەوان وەک خۆیان بە لێدوانی خۆیان و بە خوێندنەوەی خۆیان پێیان وایە ئەو مەترسی ئێستا هاتووە بە درێژای 900 کیلۆمتر لە سنوورەکەیانە. اینجا بۆیە بە باوەڕی من ئەو ئارگومنتەی کە ئەوان دەیهێنەوە لە ناوخۆ چۆن لە لای خۆمان دەڵێ کڕیاری هەیە، تەنیا دەمێنێتە سەر ئەوەی کە چەندە ئەو پارتانەی تر کە تۆزە قورساییان هەیە لە دژی ئەو بڕیارە هەڵوێ زۆر دەگرن. زۆر چاکە کاک ئەحمەد، بەڕێز ئاماژەت دابەوە کە ئێشتا زۆر دیار نییە شێوازی کاردانەوەکان، بەڵام وەک لانیکەم ئەگەر ئەوەی یەکێتی ئوروپا یا ئەو شێوازە هەڵوێستەی ترامپ یا بەگشتی شێوازی هەڵوێستی پێشووی وڵاتانی ئوروپایی بە نسبەتی داگیرکردنی ئەفرین لەلایەنی تورکیاوە، ئەفرین شارێکی وڵاتی سووریایە، وڵاتێکی بیانیوەتە تورکیا بە پێچەوانەی تەواوی یاساکانی نێونەتەوەیی سنووری بەزاندووە و ئەو شارەی داگیر کردووە. ئەمە با بڵێن یاسای نێونەتەوەییە. ئەو کاری کردو بەڵام دنیا بێدەنگ بوو، لەوێش هەندێک زۆر خەڵک ئاوارە بوون، هەندێک هێزی تند ئاژۆی ئیسلامی کە لەژێر دەست و وەک چاودێران دەڵێن لەژێر پەڕووباڵی تورکیادا بوون، لەوێ جێگیر بوون و یاسای ئیسلامی پەیرەو دەکەن و ماڵ و حاڵی خەڵکیان داگیر کردووە. ئوروپا بێدەنگ بوو. لەمەشدا ئەو نیگەرانیە هەیە، وەک چاودێران دەڵێن ئەوانەی کە خەمخواری ئەو ناوچەیەن کە ئەو بێدەنگیە لێرەشدا دەبینرێت و تورکیا پلانەکەی دەباتە سەر. بۆچی؟ بۆ ئەوەی کە وعدەی داوە 2 ملیۆن ئاوارە کە مەترسین بۆ ئوروپا کە ڕووکەنە ئەوێت و دووبارە شەپۆلی پەنابەران دروست بێ لەوێ جێگیر بن. پرسیار ئەوەیە کە رووسیا وەک بەڕێز ئاماژەت پێدا چەند لەم ناوە قازانج دەبات لەوەی کە ئەمریکا خەریکە بە ئاسانی ئەو ناوچانە چۆڵ دەکات و رووسیا دەتوانێت لە کۆتاییدا بیگەڕێنێتەوە بۆ ژێردەسەڵاتی بەشار ئەسەد. رووسیا ڕۆڵێکی زۆر سەیری هەیە لێرەدا و بەڕاستیانی کارێکی زۆر ئاڵۆزە. من دڵنیام ئێستا لێکۆڵەران و ئەوانەیە کە لە ژووری بیرکردنەوە لە وەزارەتی دەرەوە وەزارەتی دیفاعی مۆسکۆ دانیشتون خەریکن زۆر بە وردی چەندین توێژینەوەکەن کە بزانن ئاراستەی شتەکان بەرەوکوێ ئەڕوە. و ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ دووە بۆ مەسەلەی ئەفرین، من لە بیرمە وەختە کە مەسەلەی ئەفرین بوو ئەم قسە بوو کە پێشنیار کرابوو بە پەیەداوە بە هێزە دموکراتیکەکانی سووریا کە ئەوان ڕێگا بدەن کە ئەرتەشی سووریە بێتە ناو شاری ئەفرینەوە. و ئەو دەم قسە لەسەرەوە بوو کە وتیان قسەش نا هەروای لێ هات. سەرەتا هێندێک قسە بوو کە دێن ڕێگان پێدەن، بەڵام دوای ڕێگان پێ نەدرا. رووسیەش داوای کردبوو، بەڵام کە موافقەتیان نەکرد ئەوە بوو ئاوای لێ هات کە ئەوان بەتەنهامانەوە. مەسەلەی ئەفرین من پێم وایە لە پشتەوە ئەمریکا دەستی بوو لەوەدا کە نەیەڵێک هێزە دموکراتیکەکانی سووریا بێڵن بە ئاسانی سووریە بچێتە ناو ئەفرینەوە. لەبەر خاتریەوە ئەگەر ئەوان بچوایەتن ڕێگا ئەکراوە بۆ سووریە و بۆ رووسیاش بۆ ئەو بەری فراتەوە ئەم جارە لە هەلومەرجی ئەو کاتەی ئەفریندا دۆخی بوو کە ئەمریکا زەرەری دەکرد لە وەزا. بەڵام ئەبێ شتێکی زۆر گرنگیشمان لە بەرچاو بێ، ئەویژەوەیە کە ئەو هێزانەی کە لە پشتەوەی ئەفرین بوون ئەوانە بوون کە بە ڕێکەوتنی نێودەوڵەتی لە دەوروبەری ڕقا و هەروەها لە دەوروبەری دەمەشقی پایتەختەوە نێردرا بوون بۆ ئەو شوێنە، سواری ئۆتۆبوسیان کردبوو بە بێت چەک لە بیرتانە ئۆتۆبوسەکان ڕیزیانە بەستویان ناردن بۆ ئەوێ. ئەمانە موافقەت کرابوو ئەم هێزە بچناوێ بچنە سەرەوەی منتەقەی ئیدلیب لەوێ بمێننەوە. کە لەوێ مابوونەوە تورکیا هەر لەوێ بوو. تورکیا تەنانەت پۆستی نیزامیشی لەوێ دانابوو، ئیجازەیان پێدا بوو کە ئێستاش هەرماوێتی و هەر لەوەیە. رووسیا لە سەرمە موافقەتی کردبوو. هۆکاری موافقەتەکەیشی ئەوە بوو کە رووسیا ئەویست ئەم لاوە بە تەواوی ڕزگار بکە کە ئێستا تا حدێکی زۆر ئەو کاریان کردووە. ئەوەی کە ئێستا رووسیا دەیکا بە باوەڕی من خۆم تەسەورم ئەوەیە، هیوادارم هەڵێ نەبم، تەسەورم ئەوەیە کە ئاسمانی ڕۆژاوایان بۆ ناکاتەوە رووسیا، چونکو دەزانی ئەگەر فڕۆکەکانیان بێتە ئەوێ ئەرتەشی سووریە ئەتوانێت کاردانەوەیان هەبێ، چونکو خۆ کەس نییە لە بەرامبەریانە. خۆ ئەمریکا لەوێ نییە بڵێیان خەمە خوار و ئەمریکا خۆی دەرگیری ئەو شتە ناکە. بەڵام رووسیا بەڵێ زۆر کەڵک وەرەگرێ لەم وەزعە و لەم سیاسەتەی کە ترامپ گرتوویەتە پێش و بەگشتیش
ئەو بارودۆخە کە دەوڵەتی ترامپێکی هێناوە هەر لە مەسەلەی بۆ موشک بارانکردنی کێڵگەنەوتەکانی عەرەبستانەوە بگرە هەتا ئەو شتانی تیش کە ڕوویداوە لە دەوروبەرە ئێستا ئەمریکا شتێکی وای خوڵقاندووە کە دۆستەکانیان دەڵێن با بە فایدەی نییە تۆ هەرچی قەول وەربگری لە ئەمریکا و لێشیانەوە نزیک بی. ئەوە ئەنجامەکەیەتی کە دەیبینین ئەمە بۆ رووسیا زۆر زۆر گرینگە لەبەر خاتریەوە رووسیا کە پشتی بەشار ئەسەدی گرت بە هەتا دووە ڕۆژیش لەگەڵی ماوەتەوە و ئێستا ئەوەتە گەیشتوتە ئەم دۆخە ئایا لە بنەوە رووسیا لەگەڵ ئەردۆغان چ تەوافقێکیان کردووە و چەندە ڕازی بووە رووسیا پاشەکشە بکە و شتی لێ قبولکە لەبەر خاتریەوە ئەو موشکی دژە فڕۆکەکانی S-400یان لێ بکڕن کە ئەوە تەبعەن قازانجێکی ئزگار زۆری بۆ رووسیا ئێماوە نازانین بەڵام لەو لایشەوە ئێرانیشمان لەبیر نەچێکە ئێرانیش زۆر بە قازانجی نییە کە ئەوان بێنە ژوورەوە. کاک ئەحمەد دین ساواتی ئێران با بچین لاکە ئیبراهیم بۆ پرسیارێکی تر بە نسبەتی با بڵێن ناوخۆی سووریاوە و هێزە کوردیەکان ئەوان ئایستا دەتوانن چی بکەن واتە کاک ئیبراهیم بەڕای بەڕێزت هێزی کوردی ئێستا ئالەو هەلومەرجەدا چی ئەکات؟ ئایا هەوڵ دەدات بۆ ئەوە کە با بڵێن ڕێگە بکاتەوە بۆ سپای سووریا وەک کاک ئەحمەد ئاماژەی پێدا لە ئەزمموی عەفرینە نەکرا بۆ ئەوە کە لانیکەم لەگەڵ بەشار ڕێبکەوێت و ڕێگە نەدا ئەوان بێن و ئەو خەڵکە جێگیرکەن و ئەو ملەتە ئاوارە بکەن یان نا وەک خۆیان دەڵێن کە شەڕ دەکەن و ئەمەش دەبێت بەرحەڵ ئەبێت چاوەڕوان چڕێکی درێژخایەن بکەین. لە ڕاستیدا کە شاهد کێشە ئەوەیە ئێستا کورد لە ڕۆژاوا و لە باکووری سووریا ئالتەرناتیڤی زۆری لەبەردەستدا نییە بەڕاستی بژاردەکانی زۆر زۆر بچووکن ئەگەر بێتەوە گریمانەیە کە باسی دەکرێت ئەو ئەزمونە کە بەحسەب قەرار بوو تەجربە بکرێت لە عەفرین لە ئێستا لە باکووری سووریا دووبارە بکرێتەوە ئیمکانیەوە هەبێ کە هێزە کوردیەکانی باکووری سووریا بتوانن لەگەڵ سووریا پێک بێن بۆەوەی پێشگیری بکەن لە هاتنە ناوەوەی ئەرتەشی تورکیا بە بڕای من هەنگاوێکی زۆر باش دەبێت بەڵام کێشەوەیە ئیمکانیەتی جێبەجێبوونی شتێکی ئاوا بەپێ ئەو ڕووداوانێک کە ئێستا با بڵێن بە تایبەتی لەو ڕۆژانەی کۆتاییدایان لەو مانگانەی کۆتاییدا ڕوویانداوە تۆزێک دوور دیارە لەبەرەوەی تەنانەت و ڕۆژانە باز لەوە دەکرێت کە هێزەکە با بڵێن ئیستخباراتی سووری و هێزی میتی تورکی دەستگای ئیستخباراتی تورکی بە ناوبژیوانی رووسیا ئێران کوبوونەتەوە بۆ ئەوەی قسە لەسەر ئەوە بکەن تا ڕێکەوتنێک ئیمزا بکەن یا پێکاتنێک لە بینی خۆیاندا دروست بکەن کە بگەڕێتەوە بۆ ئەو پرینسیپانەی کە ساڵی 98 بە ڕێکەوتنامەیە با بڵێن پێکاتنی ئەدەنە مەشهورە یعنی بەپێ ئەوەی کە ئەگەر بێت ئەوان ڕێک بکەون لەسەر ئەوەی کە بڵێ ئێمە ئامادەین بە هاتنە ژووری هێزەکانی لەشکری تورکیا بۆ ئەوەی کۆتایی بەو شتێکی ئەوان ناوی دەنێن هێزی تۆر بێنن لە بەرامبەرەوەدا ئەوانی چاوپۆشی بکەن بۆیە لێرەدا ئەو ئەلتەرناتیڤە زۆر زۆر لاوازە ئەلتەرناتیڤی ئەوەی کە هێزەکانی سووریای دموکراتیک بەگشتی یانیش با بڵێن کورد لە ڕۆژاوا بتوانن لەگەڵ ڕژێمی ناوخۆی سووریا پێک بن ئەگەر بێت و شتێکی لەو بابەتیان بۆ ڕێککەوت بە بڕۆی منێکە لە ئەلتەرناتیڤە باشەکان چونکە بەڕاستی ئێستا باش نازانم دروست دەبیاننا بەڵام کێشەوەی کورد ئێستا لەوێ لە بەرامبەر خراپ و خراپتریندا بژاردەی لەبەردەستە لە غێری ئەو حاڵەتە تەنیا شتێکە بۆ ئەوان دەمێنێتەوە ئەوەیە کە بەرەڕووی ئەو داگیرکاری بمێنەوە ئەوەی کە کاک ئەحمەد باسی دەکا دروستە شاید ڕێگاگرتن لە هێڵی لە ئاسمانی باکووری سووریا ڕووسیاڕەنەدا بەڵام دیسانیش هێرشی زەمینی لەشکری تورکیا بە بڕۆی من ئەو کاریگەریە یان ئەو شەڕەماڵ وێرانکاری هەرۆداوە دەبێت کە هەموو لایەک ترسیان لێ هەیەیان با بڵێن چاوەڕوانیەوە دەکەن کە ڕوو بدا بۆیە بەداخەوە کورد لە باکووری سووریا لە ڕۆژاوای کوردستان ئەلتەرناتیڤی زۆری لەبەردەست نییە بەو جیاوازیەش کە ئەگەر بە بەراورد بە عەفرین بمانەوێت بەراوردی بکەین لە باکووری سووریا لە ناوچەکانی ڕۆژاوا ئێستا دەکرێت تەنیا شتێکی خاڵی پۆزیتیڤ و ئەرێنی کە هێزەکانی سووریای دموکراتیک و یەپەگەهیانە ئەوەیە ناوچەکە زۆر زۆر تقریبەن ئاواڵاترە بە بەراورد بە عەفرین لە عەفرین بەڕاستی ناوچەیەکی زۆر زۆر تەنگەتاو بووم لە هیچ شوێنێکەوە ئیمکانی هاوکاری لۆجیستیکی ئەو شتانە نەبوو لە لایەکی دیکە و نابێت لە بیرمان بچێت کە
سووریا و هاوکاریکردنی بۆ هێزە کوردەکان احتمالێکی دوورە لەبەرەوەی ئەوان وەکو دەوڵات هەتا وەکو ئەگەر ئەوڕۆ تورکیاش بتوانێت بێتە ناو خاکەکەیان و دەتوانن سبێ ڕۆژ لە سیاقی دەوڵەتیدا لە بینی خۆیاندا کێشەکە چارەسەر بکەن لە کاتێکدا ئەگەر لەگەڵ کوردبی ئەوان بە درێژایی مێژوو ئامادە نەبوونە وەک دامپیانانێک بە حەقی کوردیا هەتا حەقی ئۆتۆنۆمیا خۆبەڕێوەبەرایەتی بدەن بە کورد بۆیە ئەو کێشیان لە داهاتوودا لەبەر پێش دەبێ من تۆزێک بە دووری دەزانم لەگەڵ سووریا بگەنە اتفاقێکیان ڕێککەوتنێک لەوارەوە. بەڵێ کاگەورم دوای دێم وڵای بەڕێزت بۆەوە کە هەندێک نیشانە هەیە کە دەڵێت ڕەنگە تورکیە پلانەکەی زۆر زیاتر لەوە بێ کە تەنیا تورک تێک بشکێنێت و پلانێکی درێژخایانی هەبێ بۆمانەوە. کاک ئەحمەد بەڵام بەنسبەتی ئەوەی کە باسی ئێرانتان کرد بۆ رووسیا کە دەفەرمون دیار نییە ئەگەر ڕێگەی ئاسمانی لێ بکاتەوە ئەگەر رووسیا بەگشتی ئەمە وەک پلانت میشا بکات بۆ ئەوە کە بێشەڕ ئەمریکای لە سووریا بۆ دەرنابێت و دواتریش تورکیا دەربکە لەگەڵی مەعامڵە کات و بڵێ دێباشەوە تۆ ئەو جەماعەتی پەنابەرەت هێنا ئێرە و ئەو کورد ئاوارە کرد و ئێستا بڕۆ دەرەوە بێت دەست ئەسەدیانی هەر ئەو ڕێگە کە ئێستا کاگبرام ئاماژەی پێدا دواتر بە شێوە بە کوشتنی خەڵکێکی زۆر و بە ئاوارەکردنی ملەتێک بەو نقطە هەر بگەنەوە دووبارە. بەڵام بەنسبەتی ئێران چی؟ ئێران لەم ناوەدا قازانجی هەیە لەو هێرشە یا دژێتی و ئەگەر دژێتی شتێکی پێ دەکرێت ئەگەر قازانجەکەی لە چیدایە؟ بەزای چۆنە قسە لەسەرەوەیە کە ئێمە هێشتا نازانین جارێ نازانین کەی دەستی پێ دەکا هەندێک کەس دەڵێن لە دووسێ ڕۆژی ئایندەدا هەندێک کەس 4 ڕۆژیان بۆ داناوە کە ئەو هێرشە دەست پێ بکە هاتنە ژوورەوەیان. بەڵام باسی کاکبراهیم باسی ئەوەی کرد کە باسی ڕێکەوتنی ئادانە 1998 کە دوای ئەوەی کە عەبدوڵڵا ئۆجالانیان دەرکرد لە سووریا ئیمزا کراوە لەوێ شتێکی تێدایە کە ڕێگا ئەدا بە تورکیە ئەگەر بە پێویستی زانی دەتوانێت 5 کیلۆمتر بێتە ژوورەوە و 5 کیلۆمتر بێتە ناو خاکی تورکیەوە سووریاوە و لەوێ هێزەکانی یعنی دابمەزێنێ. ئێستا من پێم وایە ئەوەی کە ئێران و رووسیا بەتایبەت لە کۆبوونەوەکانی ئاستانە چەند جارێ قسەیان لەگەڵ کردە و باسییان کردووە ئەوەیە کەوتویانە ئێمە ئەو 5 کیلۆمترە قبوڵەکەین ئەگەر بێتە ژوورەوە هەتا 5 کیلۆمتر. بەڵام ئەوەی کە ئەردوغان داوای دەکات شتێکە لە نێوان 30 تا 40 کیلۆمتر و ئەمە ئەگەر ئەم کارەی کرد معنای ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە شارە سنووریەکان دەگرێ و ئەردوغان دەیەوێ وەگەیوەش لە پێناسەکردنی بەرنامەکەتانە باستان کرد شتێک لە زیاتر لە 2 ملیۆن کەس دەیەوێت لەوێ نیشتە جێ بکە. ئەمە ئەگەر ئەم کارە بکات تورکیا و تورکیەش ئەزمموی هەیە تورکیا لە قبرس بینی ومانە لە باشووری کوردستان بینی ومانە تورکیا بچێتە هەر جێگایەک نایەتە دەرەوە ئەبێنێتەوە لە بیرمان نەچێت کە تورکیا پەیمانی لۆزان بە خەیانەتێک ئەزانێت لە نیشتمانەکەی خۆی و پێی وایە کە هەموو ئەمانە خاکی خۆیەتی کە دوای ئەوە لە دوای ساکسپیکۆ و لە دوای پەیمانی لۆزان و ئەوانەوە بە زۆر داگیر کراوە لیان. بۆیە من پێم وایە ئێران کاتێ بگاتە سەر هاتنە ژوورەوەی هێزی زۆری تورکیا و 30 کیلۆمتر بێتە ژوورەوە ئەمە ئێران دژ بە بەرژەوەندیەکانی خۆی ئەزانێ و نیشتەجێبوونی تورکیە لەوێ بە لاوازبوونی حکوومەتی تورکیە دادەنێ و ئەزانێ کە حکوومەتی ئەردوغان هەمیشە بەردەوام نابێ و دوور نییە ڕۆژێک ژمارەیەک ژەنەراڵ یا ژمارەیەک لەو حیزبانەی تر لە تورکیا بێنە سەرکار کە بتوان دۆسایەتی جارانیان لەگەڵ ئیسرائیل تازە بکەنەوە و ئەمە مەترسیەکی گەورە ئەبێ. تورکیە کە لە ناتۆدا بێت و تورکیە کە دەوڵەتێکی ببێت دۆستی ئیسرائیل بێت و بەشێک لە خاکی سووریەشی داگیر کرد بێت ئەمە هیچ بە قازانجی ئێران نییە. بەڵام لە کاتی ئێستادا لەبەر خاتری و ئەمە دژایەتیەکە لەگەڵ ئەمریکا و ئەمە شکستێکە بۆ ئەمریکا و ئێران زۆر حەزەکە و چەپڵە لێبدا بۆ هەر شکستێکی ئەمریکا لەوانەیە بێدەنگ بێ یا هەروەکو وەزیری دەرەوەی ئێران دوێنێ باسی کرد کوتی ئەمە قبوڵی ناکەین داگیر بکرێ ئەوان دەڵێن ئێمە بە داوەتی دەوڵەتی سووریە چوینەتە ژوورەوە. بۆیە من پێم وایە ئێران
کەمێک قبوڵەکە بەڵام لەوە زیاتر قبول ناکە هەر لێرەش ئەوەش بڵێ من مەبەستم لەوە نەبوو کە کوردستان یا هێزەکانی دموکراتیکی سووریە و پێدەوانە بچنەوە ژێر دەسەڵاتی بەشار ئەسەد منەوە زۆر دوور دەبینم ڕاستیەکەی بەڵام سازشکردنێک و ڕێکەوتنێک بە تایبەتی لەگەڵ رووسیا نەک بە تەنها لەگەڵ سووریە و ئەمە نمونە هەیە لە 1 ساڵ و 2 ساڵی ڕابردوودا تەنانەت هەیەتەکانی پەیەدە سەردانی دەمەشقیشیان کردووە هیچ لەوە کە سەردانی رووسیایان کردووە دیداریان بووە هەم لەگەڵ کاربەدەستانی رووسیا هەم لەگەڵ کاربەدەستانی سووریا و ئەمە لەوانەیە ئێرانیش بە شتێکی بزانێت کە ئەمە خراپ نییە قازانجی نییە چونکو ئێران هیچ حەز بەوە ناکا کە تورکیەیەکی بەدەسەڵات بەشێ لە خاکی وڵاتێکی زۆر دۆستی ئێرانی داگیر کردوێ بە تایبەت کە ئێران کوشتەی بۆ دا و خوێنی بۆ ڕشتووە و بە میلیارد تایە خەرجی کردووە و بووە بە ئابڕوچوونێکیش بۆی لە سیاسەتی ناوخۆشیدا. بەڵێ کاک ئیبراهیم ئاماژەت دابەوە کە لەو با بڵێن تورکیا ڕەنگە بێت و بڕوا دوای ئەوە کە ڕێکەوتن لەسەر ئەوە کەی تەمەترسی لەسەر نییە بەڵام لە عەفریندا ماوەیە لەو پێش بە فەرمانی ئەردۆغان نێوی زانکۆ گۆڕدراوە زانکۆ دامەزراوە بە نێوی تورکیەوە و پێ دەچێت کە تورکیا وەک کاک ئەحمەدی جووتی خۆی بە زیانکار دەزانێت و ئەزمموی شایندا ئەزمموی مێژووی کە چێتە شوێنێ چۆڵی ناکات یعنی ئەمە دەبێتە با بڵێن مانەوەیەکی هەتاهەتایی. جارێک من دەمەوێت ئاماژە بۆ بکەم من کاتێک دەڵێم لە قۆناغی داهاتوودا هەڵبەتەوە هەموو احتمالاتە کە قسەکردنیان لەگەڵ دەوڵەتی تورکیا ئاسانترە لە کوردەکان شتێکی ترە ئەجنا خۆی لە نەهرە مەترسیدارەکەی ئەو شەڕەیە ئەو لەشکرچێشیە ئەو کاریگەریانەیە کە لە دوای خۆی جێ دێڵێ بەڵێ ئێستا لە عەفرین دۆخەکە فەوقولعادە مەترسیدارە تەواوی حتەنانەت ئەو ڕپۆرتاژانێک کە لەوێەوە دێن باز لەوە دەکەن وردە بەنیازی جێگیرکردنی حتا سیستمی پەروەردەش لە عەفرین لەژێر ڕێک کاریگەری ئەو سیستمی کە لە تورکیاوە دەیتر چ بگا بە نەخۆشخانەواری تەندروستی یاخود زانکۆ ئەنجا ئەو بەرنامەیە کە ئەردۆغان لە نەتەوە یەکگرتوەکان پێشکەشی کردو بە حساب پلانەکەی خۆیانی بۆ باکووری سووریا ڕاگەیان مەترسیەکە لەوێدایە یعنی زاتە ئەگەر بیر لەو هەموو شتە بکەیت کە ئەوان بەنیازی دامەزراندنی لە هەردەیەک چەندە قوتابخانە و چەند بنکەی تەندروستی و چەندەها ناوەندی کولتوری دایانەوێت بە قسەی خۆیان دابنێن کێشەکە لەوێدایە پاشانە مە نابێ یەکشمان لەبیر بچێش ئەوەیە 2000 لە هاتنەناوەی تورکیا 5 کیلۆمەتر بێت 30 کیلۆمەتر بێ زەرمەندەکە گەلی باڵێن کورد و دانیشتوانی باکووری سووریان اینجا دوایی هیچ فەرق ناکە بۆ ئەو هێزانی کە دواتر دێندایانەوێت بەڵێن تەسوی حساب بینی خۆیان بکەن لەوەی کە بکشێنەوە نەکشێنەوە کاریگەری هەرە سەرچەکان ئەو کاریگەریانە کە لەوێ وەگەوەی کاک ئەحمەد باسی دەکات دقیقاً مەترسیەکە لەوێدا تورکیا بچێتە هەر جێگایەک ڕێشەدا دەکتێ بە شێوەیەکی زۆر قوڵیش لە ڕێگەی بەرنامە و پلانی زۆر کاک ئیبراهیم ببوورە بەحسی ئەوە بوو تەنانەت هاوکارێکمان لێرە کە خۆیان خەڵکی ڕۆژاوان ئاماژەی بەوەدا نیگەرانیەکە لەگەڵ مانەوەی تورکیا لەگەڵ ئەوەی کە ئەو خەڵکە ئاوارە دەکەن لە حاڵ و ماڵ و ژیانی خۆیان ئەوەیە کە ئەو هێزە تونداژوانەی کە تورکیا دەیانهێنێ لە عەفرین جێگیریانی کردووە لەم شەڕەدا پێش قەراوڵی سپای تورکی دەبن ئەمانە دێن هەوڵ دەدەن یاسا و با بڵێن نەریتی ئاینی بەو شێوازە خۆیان دەیخوێننەوە دایسەپێنن بەسەر کووردا ئەوش مەترسیەکەوان نییە؟ دقیقاً وایە حتا من چەند ساعتێک بەر لە ئێستا من لە بەرنامەی ڕاستەوخۆی لە بەرنامەی هەواڵەکان ڕاستەخۆی تەلەڤیزیۆنێک بینیم بێزگەلەوەی کە ئەوان لە ڕێگەی ئەو شتانی کە جەناب باست کردیانە ئەو کارانە بکەن ئەوان هێزێکی تری ئەو هێزەی کە سەر بە خۆیانە بەڵام با بڵێن ئەگەر هەڵەنە جێشی وەتانی پێدەڵێن چی لە ئەفرین ئامادە و تۆکمە کراوە بۆ ئەوەی وەک چوەک پێش لەشکر بێت چوەک ئەوەی دوای لەشکر چێشەکەی تورکیا لەو شوێنانەدا بەڵێن بەجێیان کەنیان بەڵێن جێگیریان بکەن دقیقاً ئەوە یەکێ لە چێشەکانە لەبەر ئەوانە و ێزانە حتا گە ڕێژەیەکی کەمیشیان خەڵکی خودی سووریا بن بە شێوەیەکی ئۆتۆماتیک و ئۆرگانیک لەژێر دەسەڵات و سڵتەی تورکیادا دەبن. بەڵێ کاک ئەحمەد ئەگەر ئەو مەوزوعی جێگیرکردنی ئەو خەڵکە و ئاوارەکردن و پاکتاوی جوگرافیایی و نژادی لێ بێتە ئاراوە چەند بەڕێزت شانس بۆ ئەدەی کە جۆرێک خۆپیشاندان و دەنگ بەرزۆکردنەوەی مرۆڤ لە ئوروپادا چ کورد چ چەپەکان چ ئەوانەی کە
با بڵین مرۆڤ بۆیان گرینگە و مافی مرۆڤ بۆیان مەسئلەیە بێتەوەی ئەوە کە وڵاتە ئەوروپایەکان هەڵوێستێکی جددیتر بگرن بە جۆرێکە ئەو هێرشەی تورکیا یا لانیکەم بردنە ژوورەوەی ئەو پەنابەرانە جێبەجێ نەکرێت. من پێم وایە کاردانەوەی زۆری لێبێتەوە. من چاوەڕوانی ئەوم کە خۆ پیشاندانی گەورە بکرێ دوێنێ یا پێرێ یا ئەم لەم یەک دوو ڕۆژەدا لەوانەیە هەر دوێنێ درەنگان بوو بێ بەغدادی لەلایەن داعشەوە داوای کرد وەک دەزانن کە ترامپ لە قسەکانی دوێنە شەویا لەگەڵ ئەردۆغان کوتوویەتی ئەوانەی کە ئەسیر بوون و لای ئێمە بوون داعش کە لە لای ئەوان نەبوون هەڵبەتە لە لای پەیەدەیە و تێتی ئەوانە دەدرێنەوە دەست تورکیا. من ئەوە گوێم لە هەواڵێک بوو ئەڵێ بەغدادی پەیامێکی دەرکردووە بۆ شانە نووسووەکانی داعش لە ناوچەکەدا و توێتی هەرکە هێزی تورکیا هاتە ژوورەوە ئیتر دەستکەن بە ڕزگارکردنی ژن و منداڵەکانمان لە ژێر دەستی کوفاری کورد کە ئەوانن کە گرتوونیان ئەمانە ژمارەیەکی زۆریان لە وڵاتانی ئوروپاییەوە هاتوون لە هەر کام لە وڵاتانی ئوروپایی. من بە تایبەتی ئاگام لێرە هەیە لە سوید و لە چەند وڵاتێکی سکاندیناوی و لە فەڕەنسەش لەمانە دەنگ و باسی ئێجگار زۆر هەیە کە چیان لێ بکەین ئایا بیان هێنینەوە نیان هێنینەوە لەوێ کارێ بکەین یارمەتی منداڵەکان بدەین ژمارە لە منداڵەکانیان هێناوەتەوە لەبەر ئەوە بەشێک لەمانە لە ناوچەکەدان وە ژیانی ڕۆژانەی خەڵکی ئەم وڵاتانی ئوروپایی دەگرێتەوە ئەمە ئەبێ بە دەنگ و باسێت جگەلەوە. لێرەدا ئەم کارەی ئەردوغان و دەوڵەتی تورکیە دەبێت بە یەکگرتنەوەی ئەو دوو باڵە کۆنە پەرستە ئیسلامیانە یەکی ئەوانەی کە ئێستا لە ئیدلیبن و لە دەوروبەری عەفرین و ئەوانن یەکێکیش داعشیەکان و کۆنە داعشیەکان و ئەمجار ئەردوغان لە حاڵێکدا دەڵێ من 2 ملیۆن ئاوارە دێنم نیشتەجێیەکەم بۆ ژیانی ئاوارەیان نەبێ ئەمە بە قیمەتی ئاوارەکردنی چەند سەد هەزار کورد و عەرەبێک کە ئێستا لەو ناوچانەن تەواو دەبێ یعنی لە ڕاستیدا ڕاودونانی سەدان هەزار کەس و بنەماڵەیە بۆ نیشتەجێکردنی چەند ملیۆنێ 2 ملیۆن لەوێ و ئەمەش لە حاڵێکدایە کە ئەم خەڵکە بە خێریان نایەنن قسە لەسەرەوەی ئایا خەڵکەکەژەرەوە بە ئاسانی سواری کامیۆنەکانە بن و بێنەوە لەوێ نیشتەجێ بنەوەیان نا کارێکی زۆر زۆر ئاڵۆزە. من دڵنیام هەر ئەمڕۆ ئێستا بە گەرم و گوڕی لە پایتەختەکانی ئوروپا لە ڕێگای یەکێتی ئوروپاوە و لە ڕێگای سەفارەتەکانیانەوە لە تورکیا خەریکی گفتوگویەکی چڕ و پڕن بۆ ئەوە کە بەشک و بتوانن بە نەوعێک پێش بگرن بەم شتە. بەڵام ئەردوغان لەبەر ئەوە زۆر ئاشکرا هەموو حیسیەتی خۆی گرێداوە بەم مەسئلەوە بەبێ ئەوەی دەستکەوتێکی ببێ دەستیان لێ هەڵناگرێت. زۆر چاکە کاک ئیبراهیم وەک پرسیاری کۆتایی بۆ بەڕێزت لە بەیاننامەکەی با بڵین فەرماندەی گشتی هێزەکان سوێد دموکراتی ئاماژە بۆ دراوە کە ئەو هێرشە دەبێتە هۆی ناسەقامگیری ناوچەکە سەرهەڵدانی دووبارەی با بڵین داعش وەک کاک ئەحمەد ئاماژەی بەو هینەدا بەو با بڵین فەرمانەیە ئەو نامەی داوە کە دەکوترێ خەلیفەی داعش نردوویەتی ئەمە چۆن دەتوانێت بێتە ئاڵۆزیەکە سووریا و رووسیا و ئەمریکا و ڕێژ بترسێنێ و بە شێوازێک بە قازانجی کورد تەواو بێت کە ڕێبگرن لەو پلانەی تورکیا. جارێ پێشەم شتێک بەڵێ ڕاستە یەکێک لە کێشە سەرەکیەکان هەتاوەی کە ترامپێش لە تویتەکانیدا باسی کردەوە مەسلەی و داعشانان کە لەو کامپەدا ماونەتەوە کە وابزانام ڕێژەی تەنیا ژن و منداڵەکانیان 7,000 کەسە ڕێژەی هێزە چەکدارەکە 10,000 کەسە بە پێ زانیاریانەی کە لە بەڵێن بڵاو کراونەتەوە لەو 10,000 کەسە 7,000یان ئەو ئەندامانن کە لە وڵاتانی ترەوە هاتوون یعنی هەرەوەی کە کاک ئەحمەد باسی کرد کە وڵاتەکانی تر ئامادە نەبوونە وەریان بگرنەوە لە حاڵەتێکی ئاوادا بڵاوبوونەوەی جارێکی دیکەی ئەو هێزانی داعش کێشەکەوەندەی دیکە ئاڵۆز دەکا اینجا بە باوەڕی من لە خراپترین حاڵەتیشدا ناتوانێت سەرڵدانەوەی جارێکی دیکەی داعش هیچ قازانجێکی بۆ ئێمە بێ ئەگەر لە بیرمان بێ گەورەترین شەڕێکی ڕووی داوە لە بینی داعش لەگەڵ داعش لەلایەن کوردەوە بوو بۆیە ئەوەشیان لەلایەکی دیکەوە زۆر زۆر مەترسی دەبێت بۆ هێندەی تر ئاڵۆزبوونەوەی دۆخەکە لەو ناوچەیەدا ئەوەی کە هێزەکانی سووریا دموکراتیکیش باسی دەکات دەقیقاً هەر ئەوەیە ئەو کاتەی تر لەوانەیە کێشەکە بە تەواوی لەژێر کۆنتڕۆڵ بچێتە دەرەوە تەواوی ئەو شانە نووسوانەی داعش زیندوو ببنەوە و دەستڕاگەیشتنی هەر هێزێک بەتایبەتیش زۆر زۆر جێی مەترسیە گەر بێت و تورکیا بتوانێت ئەو هێزانەی داعش لەوێ کە ئێستا بە حساب ئەمریکا بە تورکیا سپاردوون یعنی لە لێدوانەکاندا وا دەردەکەوێت کە بڵێمە
داعشمان بەجێشت و ئێوە بەرپرسیارم زۆر سپاس. تەنانە دەردۆغانیش دەڵێ ئێمە ڕێژەکەەوەندە زۆر نیە بەڵام بە شێوەیەکی کورت و مختصرەوەیە دووبارە سەردان و بڵاوبوونەوە هێزانە زەرمەندیشی زۆر گەورە دروستەکە بۆ کورد. زۆر سپاس لە هەردوو میوانی بەڕێز کاک ئەحمەدی ئەسکەندەری لێکۆڵەری سیاسی و کاک ئیبراهیمی شێخ شەرەفی چاودێری کاروباری سیاسی تورکیا و ناوچەکە وەیوێ ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.